کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم چارەسەر دەکرێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی زانیاری لەسەر پۆستی پارێزگای کەرکووک ئاشکرا کرد. بافرۆکەی بێفرۆکەوان هێرشکرایە سەر کەشتێکی بەریتانی. سڵاوتان لێبێ لە تیوارۆستی هەواڵتان پێشکەشەکەم. نەرمین معروف ئەندامی لێژنەی دارایی لە پارلەمانی عێراق ڕایگەیاند لەگەڵەوەی هەوڵەکان بۆ هەموارکردنەوەی یاسای بودجە بەردەوامن، بەڵام تا یاساکە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق هەموار نەکرێتەوە ناتوانرێت ڕەوانەی پەرلەمان بکرێت. بەڵام حکوومەتی عێراق بڕیاری داوە مانگانە 618 میلیارد دینار بۆ هەرێم بنێرێت کە ئەمڕە پارێژ لە چوارچێوەی پشکی هەرێمە تا ڕێژەکەی لە 12.67 و جێگیرە. ئەو ئەندامەی لێژنەی دارایی دەشڵێت بە هەموارکردنەوەی یاسای بودجە موچە و بودجەی هەرێمی کوردستان دەخرێتە خەرجی حاکیمە. بۆ 2 ساڵی ئایندا کێشەی موچە لە هەرێمی کوردستان نامێنێت و هەموو مانگێک موچە خۆران موچەکانیان لە کاتی خۆیاندا وەردەگرن. چونکە سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری داوە کێشەی موچە و بودجەی هەرێمی کوردستان چارەسەر بکات و بیخاتە سەر خەرجی حاکیمە. پۆڵا سیروان تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان ڕایگەیاند ئیدارەیەکی خراپ هەیە لە کەرکووک پێویستە بیگۆڕین. بەپێی ڕێژەی دەنگ بێت پێویستە پارێزگای کەرکووک بۆ یەکێتی بێت. هەروەها ڕاشیگەیاند یەکێتی و پارتی ڕێککەوتون پارێزگارێکی کورد بۆ کەرکووک بێت و لەسەر بابەتی پارێزگار قسەیان کردووە. هەروەها لەسەر زۆربەی بابەتەکان هاوڕا بوون و یەکێتی بۆ دانانی پارێزگاری کەرکووک ڕای سەرجەم لایەنەکان وەردەگرێت. دامەزراوەی یاسایشی دەریایی بەریتانی ڕایگەیاند کەشتێکی بەریتانی کە بەهۆی هێرشی فڕۆکەی بێفرۆکەوانەوە لە دەریای سوور زیانی پێگەیشتووە. با پێی ڕاگەیاندراوەکە هێرشەکە لە بەندەری حودەیدەی یەمەنەوە ئەنجام درراوە. حوسیەکانی یەمەن کەشتیە ئیسرائیلیەکان لە نێو دەریای سوور بە موشک و درۆن بە ئامانج دەگرن. لا بەرامبەردا ئەمریکا و بەریتانیا پێگە و شوێنی حوسیەکان بە ئامانج دەگرێت. پێشتر حوسیەکان ڕایاندیان کە ئەمریکا و بەریتانیا لە 12 مانگی یەکەم ساڵەوە نزیکەی 300 جار هێرشیان کردۆتە سەر پێگە و شوێنەکان. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.